یەکەمین پێشانگای ساڵانەی بەشی پیترۆلیۆم جیوساینس لە فاکڵتی زانست زانكۆی سۆرانە. لێرە کۆمەڵێک پرۆژە نمایش کراون کەوا لەلایەن قوتابیان دروست کراون و دەتوانرێت لە بواری پیشەسازی و زانستی سوودی لێوەربگیرێت. و لێرە لە فیستیڤاڵەکە زیاتر تشکمان خصوص سەر ئەو ڕووداوە سروشتیانێک کە ڕوو دەدەن زیانیان چییە و چۆنیش کۆنتڕۆڵ دەکرێن و هەندێک بابەتشمان هەیە زیاتر ئەومە مێنەڕاڵ و ڕۆکانێک کە لە کوردستان هەن بە سروشتی چۆنمان بەدەستێناوە. پێشانگایەکە سوپاس بەخوا سەرکەوتوانەیە ئینشاڵڵا تا ئێستا و پێشم وایە ئەمۆدە لەلایەنی نیشانماندا ئەگەر گرنگیان پێ بدرێت سودێکی باشیان دەبێت بە کۆمەلگا بە حکوومەت. پرۆژەکەمان دەربارەی پلەی باوەندەریە 13 زۆر پلەیتی سەرەکیمان هەیە. 3 زۆر باوەندەریشمان هەیە کە بەهۆی ئەو باوەندەریانەوە ئەو پلەیتانە ئەجوڵێن بەرزی و نزمیمان لەسەر ڕووی زەوی بۆ دروستەکەن. کۆنڤێرجان باوەندەری ئەو پلەیتانە ڕۆنە سەر یەکتری کەوا ئەکات پلەیتە قورسەکە ڕواتە ژێری ئەوەی سووکەکەی چڕی کەمترێت لەسەرەوەی لە ئەنجامات چیامان بۆ دروستە بێت. دایڤەرجەن باوەندەریەکە کە پلەیتەکان لە یەکتری دوورەکەون و ئاکا بەحر دروست ببێ. بەڵێ پرۆژەکە بە هەمووی باس دوای ئەوە کە نەوت لە شوێنێکە دۆزرێتەوە پرۆسەی درێلینگە بۆ ئەکەن پرۆسی بیرلێدان بۆ ئەکەن دواتر ئەنێدرێتەوە بۆ پاڵاوگەکان بۆ ستۆرێژ تانکەکان بۆ ئەوەی لەوێن پاڵکرداری پاڵاوتنی بۆ بکەن. جا کۆمپانیا هەیە بەس کاری پاڵاوتنە کۆمپانیا هەیە هەم بیری لەگەڵە هەم پاڵاوتنیشی لەگەڵە بەڵام لێرە هەم ئێمە کۆمپانیام هێنە کە بیری لەگەڵە هەم ئۆیل فێڵدیشەوەتە پاڵاوتنیە و هەم کۆمپانیاش هەیە لێرە بە شخصی پاڵاوتنە. لە جیهان و بە تایبەتیش لە هەرێمی کوردستان زیاتر پشت بە نەوت دەبەسترێت بەڵام ڕۆژگارێک دێت نەوت کۆتایی دێت ئەوەی پێویستە حکوومەت پشت بە بابەتە سروشتیەکانی تر ببەسترێت و لەوانە دۆزینەوەی زێڕ و بەردی مەڕمەڕ کەوا لە ناوچەکە بوونی هەیە و دەتوانرێت بکرێتە سەرچاوەی داهات. ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی پێشانگایەک پرۆژەکەش بریتیە لە ڕیڤاینەری پیترۆلیۆم سیستەم یان ڕیڤاینەری دیستیلیشن تاوەر واتە دڵۆپان و پاڵاوتنی نەفت. سەرەتا کە نەوتەکە دێتە ئێرە ناو کروت ئۆیڵە واتە نەوتە خاوەکە دێت ناتوانانی یەکسەر بەکاری بێنین دێتە ناو ئەم تەکەرە بۆ 3-4 سەعات دەمێنێتەوە بۆ 3-4 سەعات لەنا ئەم تەکەرە دەمێنێتەوە کە 3-4 سەعات ماوە دەچێت بۆ ئەکسچێنجەر لە ئەکسچێنجەر کاری گەرمکردن و ساردکردنی ئەو نەوتەیە بۆی بپاڵێت و مادە زیانبەخشەکانی ئەو مادانە کە بەکار نایە لێ جا بکەتەوە دەچێتە ناو تیوب و شێڵ لە تیوب مادە قورسەکان دەچنە تیوب و کە کاری گەرمکردنەوە و مەومادە سوکەکانی ناو نەفتەکەش دەچن بۆ شێڵ کە کاری ساردکردنەوەیە. ئەو پرۆژانە کە تێداوان بەشداری کردووە بریتین لە دروستبوونی هۆکارەکانی بوومەلەرزە و هەروەها دروستبوونی ڤۆڵکان و هەروەها دروستبوونی بەرد و مەعادنەکان کە لە ڕووی جوانکاری و هەروەها لە ڕووی پیشەسازی و چەندی زۆریتر بەکاردێتن. لێرە جیۆلۆجی نەوت تەنها لە ڕووی نەوتەوە گرنگ نییە بەڵکو لە ڕووی پیشەسازی و لە ڕووی جوانکاریشە بەکاردێتن. ئەگەرچی لە هەرێمی کوردستان ساڵانە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە پێشانگاکان تواناکانی خۆیان و داهێنانەکانیان نمایش دەکەن بەڵام نەتوانراوە وەکو پێویست سوود لە توانای قوتابیان وەربگیرێت و هەرێمی کوردستان خۆی ببێتە خاوەن کارگەی پیشەسازی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.